مێکۆ ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چالاکیەکانماندا بۆ نهاتنی جێژنی ڕەمەزانی پیرۆزەوە لە برایانمان لە خوشکانمان هەساین بەدابینکردنی دیاری جێژن بەسەر برایان و خوشکانماندا. ئەو ڕۆژ دوای چالاکیەکانماندا هەساین بەدابینکردنی دیاری بەسەر زیاتر لە 140 خوشکمان لە دەڤەری خەلیفان و ئەنجومەنەکەمان. و لێرەشەوە بە هاوکاری خێرخوازان هەستاین بەدابینکردنی ئەو دیاریانە. لێرەشەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین کە بەردەوام بووینە لە هاوکاریمان، بەردەوام بووینە لە پشتگیریمان لۆی بتوانین پرۆژەکانمان بەردەوام بن، پرۆژەکانمان داوڕان نەبن. بە خۆشحاڵیەوە ئەوڕۆکە بەشدار بووین لە درێژەی کار و چالاکیەکانی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی. سوپاس بۆخوا کە جێی سوپاسە، جێی دەستخۆشیە. ئەو برایانەمان لە ئەنجومەنی خەلیفان زۆر چالاکن، زۆر کاریگەرن ئەلحەمدولیلا، و ئێمەش بە هەموو شێوەیەک بە هەموو جۆرێک لە خزمەتیاندا دەبین. ئەوڕۆکە بەشدار بووین لە دابەشکردنی خەڵات بەسەر پۆلێک لە خوشکانی ئەم دەڤەرە، بە دابەشکردنی خەڵات و هەروەها جائیزە و ئەو کار و چالاکیانەی کە لە ڕەمەزانی ئەنجامیان داوە. سوپاس بخوا، بەرزی دەنرخێنین، سوپاسیان دەکەین، خوای مۆفەقیان کە. بەناوی خودای گەورە و میهرەبان، ئێمە و ئەنجومەنی خوشکان دەستخۆشی لە ئەنجومەنی برایانەکەین کە هەستان بە خەڵاتکردنی کۆمەڵی خوشک بە بۆنەی نزیکبوونەوەی جەژن. هیوادارین بەردەوام بن لەسەر ئەو کاریان.